A healthy planet is essential for a prosperous and peaceful future. ڕۆژی 5 حوزەیرانی هەموو ساڵێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بە ڕۆژی جیهانی ژینگە دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش بە چەندین چالاکی جۆرا و جۆر لەلایەن حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە بەرز ڕادەگیرێت. لە چوارچەوەی ئەو بۆنەیەدا بۆ یەکەم جار تاقیگەیەکی تایبەت بە پشکنینی هەوا لە سنووری گەرمیان دانرا. ئەمە بۆ یەکەمین جارە لە سنووری گەرمیانە بتوانین تاقیگەیەکی لەم شێوەیەدا بنین بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ڕێکوپێک و ورد بزانین ڕادەی پیسبوونی هەوای ئەم ناوچەیە چۆنە، سەرچاوەکەی لە شوێدایە، چۆن بتوانین ڕێگری بکەین لە پیسبوون. بۆیە ئەمە گرنگی تایبەتی خۆی هەیە. هەروها لە ڕووی توێژینەوەی زانستیشەوە لە ڕووی ئەکادمیشەوە ئێمە دەتوانین هاوکارێکی باشی کۆمەڵێک لایەن بین تاوەکو بتوانین داتای پێویستیان بخەینە بەردەست بۆ ئەوەی کەوا بتوانین هەوای ناوچەکە بە پاکوخاوێنی ڕابگرین. لەگەڵەوەی تا ئێستا پرۆژە یاسایەکی تایبەت نییە بۆ پاراستنی ئاژەڵ و باڵندا، بەڵام دەستەی ژینگە پرۆژە یاسایەکی بۆ ئەو مەبەستە دیاری کردووە و چاوەڕێی پەرلەمان و حکوومەتی هەرێمە. بەرپرسانی ژینگە ئاماژە بەوە دەکەن لە ڕێ ئەم ئامێرانەوە دەتوانن ڕێژە و پێوەری ئەو گازانە دەستنیشان بکەن کە دەبنە هۆکاری توشبوونی شێرپەنجە. بۆیە لە ڕێی دروستکردنی لیژنەی تایبەت و لەسەر بنەمای ئەم تاقیگەیە چاودێری ئەو کەسولایەنانە دەکەن کە دەبنە هۆکاری پیسکردنی ژینگە. ئێمە خۆشبەختانە ئەوی ئامێرانە بە یارمەتی سەرۆکی دەستی پاراستن و چاکردنی ژینگە لە ڕێگەی بۆندێک و لە ڕێکخراوێکی ئەڵمانی بۆ ئێمەی دابین کردووە. توانە بڵێم لە سنووری داری گەرمیانە تاکە جێگەین کە بتوانانی ئەو ئامێرانەمان هەبێ و پێوانەی کارسۆجینی گازەکانمان هەبێ واتە ئەوانەی کە دەستی لە ڕێژەی سەرەتانە هەیە. ئێمە دوای گەیشتنی ئەو ئامێرانە دەسەڵاتی خۆمانە دوو لیژنەمان پێکێناوە، بەڵام هەنگاوی یەکەمی ئەوانەیە گەیشتنی ئامێرەکانە، هەنگاوی دووەم من لە ڕێگەی کەناڵەکەتان و داواکەم لە وەزارەتی دارایی بتوانێت هاوکار بێ بۆی بتوانین ڕێوشێنی پێویست کە ئەویش خۆی لەوەیە بینێتە کابینەیەکی تایبەت بتوانین دەرەجە حرارە ئەو ئامێرانە تەزبیتکەین لە بینی 8 بۆ 22 بێ تاوەکو بتوانین بە شێوەیەکی متەناقل بۆ شوێنەکان بگوازیرێتەوە هەر شوێنێکە ئێمە بزانین پیسبوونێکی لێ هەیە لە ڕێگەی ئامێرانەوە داتاکانمان بۆ نقڵکاتە ئێرە بۆ فەرمانگەر لە ڕێگەیەکی داتایەکی ئاعازەکان با لە ڕێگەیەکی وایفایەوە بێت. بەهۆی بوونی چەندین کارگە بە تایبەتی لە بواری گەڕان و دۆزینەوەی نەوت لە سنووری گەرمیاندا ساڵانە ژینگەی سنوورەکە بەرەو خراپتر بوون دەچێت. ئەمە لە کاتێکدایە بەپێی یاسایی ژمارە 8 ساڵی 2008 پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان ئەو کەسولایەنانەی زیان بە ژینگە دەگەێنن دەبێت قەرەبووی ژینگەی سنوورەکە بکەنەوە. ئەوەی مایی پرسیارە ئاخۆ کەی قەرەبووی زیانە ژینگەیەکانی گەرمیان دەکرێتەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.